کە هەتا ئەو دقەیەش کارەبای حکومی منیە کارەبا هەتا ئەو دقەی دەرێن دەدەینێ ناگوتێ نادەینێ بەس بە فعلی نیتم یعنی هێشتانەکە ئەمن ئەو هەموو کارمەندەم هەیە تا ئێستا کە موچیە کەسم تاخیر نەکردیە 300 کەس لەکنەما نزیکەی 40 کەس بەس حالەتی زەواجیان کردیە کوڕ کچەکان ئەمە خزمەتێکی زۆر گەورەمان کردیە 100% کارمەندەکانمان کوردن بێگانە و بیانیم نییە یەک فیلیپینی و یەک بەنگلادیشین دانەمەزراندیە ئەوە ئەو هەموو دەستی بێکارم کینای ناوێکان ئەو هەموو خزمەتە گەورەم کردیە ئەو هەموو عملیاتم کرد یعنی ئەگەر لە بوویم نەکرد یعنی ئەم پیاوەکی خراپم ئەو بێزەمیر و بێ ئینسافە دەچی غیبەتم دەکاتن و ئەمنیش جێم لێ نییە چونکە ئەم کاتێک ئەو کابرایی کە لاقتەکانی دانا قسەی کرد باوەڕ کە لەناو مەرکەز گوتم وەرە شکایەتی لێ بکات و دەبێەوە چکەوتە شیرت پێ دەکاتن گوتم لێگەڕێ قیامەت هەیە ئەمن مەجالم نییە ئەگەر سێ قەمپارە لێ بدا دەچی قەمپاری لە سەیەکەی بدەیەوە لی نادەیەوە ئێوەیانە ئەمن مەجای ئەوە من نییە و لە ژیانیشمدا ئەمن وەکو دکتۆر لێت بە حیاتی شکایەت لە هیچ کەسەشی ناکەم مارم دەخۆی غەدرم لێ دەکەی دزیم لێ دەکەی لە ژیانم دەشکال لێ کەسین وەکو دکتۆر دلێت لە ژیاندا طبیعی دەرێنەوە زلۆوارێ کاچ خۆم ئەمن یەقینم باوەڕێکی یەقینم هەیە بە عەدالەتی قیامەتێ ئەمن مەجال من نییە بچم شکال لە عالەمی بکەم مەجالم نییە مەجالم نییە ئەوجا یەکێک دێتن دەوێت لە زەردەخەنەی لە بۆ بکەم یخۆ منش ئینسانی ئالەت نیمە لەبەر ئەوەی ئەو کەسانە ینی خەڵکیش دەبی لەو شتە تێبگاتن دکتۆریش حاڵەتە تووشی دەبیتن هەموو کاتێک ناکرێتن خۆش بێ و ئەویش مشکلە و معناتی هەیە بەڵام بڕۆ هەموو پرۆفایلم تەماشاکە یەک ڕسم نبینی بەبێ زەردەخەنە زۆر ماندی بوومە هاتێک گوتی ڕسمە چی بگرین تەبەسم و فیوەچی ئەخیکە سەدەقە خەڵک ئەو ڕسمەی من دەبینیتن ئیبتیسامکردن خێرە یەک ڕسمم نبینی بەگەژی ئەوە جارێک دکتۆرێکمان ڕکلاممان دەکرد ڕسمەشی گرتو ئەو حالا دکتۆری منداڵانیش بوو گوتم کاکە ڕسمەی لابەنە ناو پێیژی گوتیان و گوتم وەرە عالەم لێ دەترسێتن دەبی پێ بکەنیێتو یعنی تەماشاکە ئەمە دکتۆر دیلێرمان کۆپی کردیە ئێستاکە ئەم وەختی خۆ یەک کەس بووم بەڵام ئێستاکە 100 دکتۆرم لەگەرە مێهرەبانی تانیتمان شتێکی بکەین زەردەخەنەی بڵاوکەینەوە خزمەتی بڵاوکەینەوە خێری بڵاوکەینەوە هیوای بڵاوکەینەوە